دەمانەوێت بزانین پارتی دیموکراتی کوردستان لەم هەڵبژاردنەدا دەوێت چی بکا بۆ هاوڵاتیان و بۆ دەنگدەرانی خۆی و کارنامەیان چییە و چۆن شەڕ دەکات بۆ هاوڵاتیانی هەرێمی کوردستان. بەڕێز هۆشیار سدیق سەرۆکی لیستی پارتی لە پارێزگای سلێمانی لە ستۆدیۆی سلێمانی کوردستان 24 لەگەڵمانەکە. گوشار ئەم کاتت باش، سپاس بە ئامادەبوونت لەگەڵمان. پارتی بە دروشمی ئارامی، ئاوەدانی، پێکەوەیی و خۆڕاگری دەستی بە بانگەشە کردووە. بۆچی ئەو دروشمانەتان هەڵبژاردووە؟ بەناوی خۆی گەورە و میهرەبان، زۆر سوپاس بۆ جەناب و بۆ بینەرانی کەناڵی 24. پارتیمان ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان بەرنامەی کارمان ئاوەدانیە، بەرنامەی کارمان ئارامیە، خۆشگوزەرانیە، خۆڕاگریە. ئەمە هەمووی لە بەرنامەی پارتیا لە بەرنامەی پارتی پێشتریش ئەتوانم بڵێم بە هەمان شێوە خزمەتی دۆزی ڕەوای گەلەکەمانی کردووە، بۆ ئاوەدانی کردووە، خۆڕاگر بووە لە پێناو ڕزگاکردن و دژەکانی خۆی بەرامبەر بە خاکی هەرێمی کوردستان. ئێمە گەر باسی ئارامی بکەین، هەموو گەری کوردستان بەگشتی و بە تایبەتی شاری سلێمانی خۆشەویستی خۆڕاگر پێویستی بە ئارامیە. پارتیش ئەتوانێت و ئارامیە دابین بکات، پارتی ئەتوانێت سەقامگیری ئاشتی و برایەتی پرە و پێ بکات، پارتی ئەتوانێت ئەمن و ئاسایشی شاری سلێمانی بپارێزێت، ئەوانەی کە هەیە نەیهێڵێ، بۆ ئەوە یەکێکە لە خاڵە هەرە سەرەکەەکانی پارتی دیموکراتی کوردستان. ئاوەدانیش لە هەر شوێنێ پارتی هەبێ ئاوەدانی هەیە، لە هەر شوێنێک کە پارتی دێبێ ئارامی هەیە، لە هەر شوێنێک کە پارتی سەقامگیری هەیە، هەرزانی هەیە، ئاوەدانی هەیە، هەلی کار هەیە، ئەوانە سەلمێنراون کە ئەتوانن لە پارێزگاکانی تری وەکو تۆهۆکۆ هەولێر و ناوچەکە بە ئاشکرا دیارە و پێویستی بە دەستدرێژکردن نێبووی. ئەگەر بەم شێوەیە کامان کاشابیەمە باسی خۆڕاگریەکەین. بەڵێ باشە، باسی خۆڕاگریش بە دواتر پرسیارەکەمەکەم. بەڕێ خۆڕاگری ئێمە هەر لە مێژوو خەبات و تێکۆشانی بزندەوە ڕزگاری خوازی گەلی کورد بین بۆ دەرەکەوێەوە ئەشی بینی کە پارتی هەردەم خۆڕاگر بووە بەرامبەر ناحەزان و دژمنانی، بەرامبەر ئەو پیلانانی کە بۆی دانراوە هەمووی تێک شێنرا و خۆڕاگریش بووە. ئەوەی کە بە چای خۆمان دیومان و لە ئێستا کە لە مزروفە ئێستا ئەوەی کە ئەتوانین سەرکەوتنەکانی خۆمان خۆڕاگرەکانی پێشۆگە قارەمانەکان کە توانیان لە پردێ و سەحێلا چۆن دوژمن تێک بشێن و خۆڕاگر بوون. ئەو خۆڕاگرێش بووە هۆکاری ئەوەی کە حکوومەتی عراقیش و ئیقلیمیش هەمویان دەبدان بە هەرێمی کوردستانە بنێن کە خاوەنی مافی ڕەوای خۆیەتی. باشە کاگوشار، لە کاتێکدا بەم شێوەیە کە تۆ باسیەکەیەوە ئەو دروشمەکانی پارتی دیموکراتی کوردستانیشە، بەڵام لە کاتێکدا لایەنەکانی دیکە زۆرینەی دروشمەکانیانەوەیە کە دژی پارتی دیموکراتی کوردستانن و کە دەڵێن ئێمە دەنگمان پێ بدەن بۆ ئەوەی پارتی دوور بخەینەوە. بۆچی دژایەتی پارتی دەکەن؟ یا دەیانەوێت لە ڕێگەی دژایەتیکردنی پارتیەوە چیان دەست بکەوێت؟ ئەوەی ڕاستی بێ لایەنەکانی کە زۆر بەداخەوە خەڵکی کوردستان ئەبێ هەمووی بتوان خزمەتی گەری خۆیان بکەن، بانەوەی کە ئەیبینین دژایەتیە نەک لە دژایەتی دەچووە بۆ بە دژمنایەتی. ئەو دروشمانی کە ئەوان هەڵیان گرتووە هەمووی دژمنایەتیە بەرامبەر بە میلەتی کورد، هەرچەندە دروشمیان هەڵگرتە بوو کە نەهێڵن بەڵام خۆیان پەشیمان بوون و دروشمێکی زۆر خراپ و گۆڕیان بە شێوازێکی تر. بەڵام ئەوەی کە ئەوانیانە بیکەن و زۆر جا باسی ئەکەن ئەڵێن ئێمە ئەی گۆڕین یان ناهێڵین، ئەوە ئەبواە دروشمی ئێمە بواە، بۆی ئێمە تیرۆ نێڵین، بۆی دزی درۆزنی نێڵین، بۆی خاکداکردن نێڵین، بۆی خۆفرۆشان دوورخێنەوە لە فرۆشتنی خاک، بۆی نەهێڵین کە ئیتر مادەی هۆشبەر بێتە ناوڵاتەکەەوە قاچاقچەتی پێ بکرێت لاوەکانمان پێوە دیرۆزە ببن، نەهێڵین کە قاچاقچی مەوادی ئەکسپایر و ئەوانی کە ئێتە شارەکەمانەوە نەیهێڵین. زۆرتریشتی تریش کە ئێمەمانتوانی ئێمە نەیهێڵین نەک ئەوان بەداخەوە ئەوان کردویانە ئێمە کارە خراپەکانیان نەهێڵین. ئەم نەهێڵینە جۆرێک نییە لە دژایەتیکردنی قەوارەی هەرێمی کوردستان؟ بەڵێ دژایەتی قەوارەی هەرێمی کوردستانە بە تایبەتی و ئەتوانم بڵێم دژایەتی کوردە لە هەر چوارپاتەی کوردستان. باشە کاگوشار، ئێوە وەکو کاندیدێکی پارتی چۆن دەیسەلمێنن کە جیاوازن لە لایەنەکانی دیکە کە ئەوەی پارتی دەیکات بۆ بیسەلمێنن کە کارنامەی پارتی بۆ حکومڕانیەکی دروستە لە هەرێمی کوردستان؟
بەڵێ ئەمڕۆ لە کۆڕێکە ئەو پرسیارە کرا کە جەنابە کردێ کە پارتی خاوەنی کوردستانە وەکو پارتی دموکرات خۆی ئەڵێ پارتی خاوەنی کوردستانە من بە ئاشکرا پێم وتن چیتان کردووە بۆ خزمەتی میلەتی کورد چیتان کردووە بۆ خزمەتی ئەم شارە فەرموو بیخەنە سەر مێزێک و پێشان مابن بن ئەمە خزمەتەکانی ئێمەیە کە بەرامبەر بۆ خەڵکی کوردستانمان کردووە ئەوەی ڕاستیش بێمە ئەتوانم بڵم خزمەتێکی ئەوتەوە نانتوانی لە شەڕی داعشا کە ئێمە 2000 زیاتر شەهیدمانە دەڕۆڵەکانی ئەم میلەتە ئەوان نانتوانی بەشدارمان بن لە پرۆسەی شەهیدێکیشا کە ناویشان نەئەبردن بە شەهید و ئەگەر یەکێک لە خەزە و لە فەڵەستین و لە سوودان بکوژدا عەرەبێک ئەوەی شەهید بە ڕۆڵەکانی خۆمان ڕۆڵە قارەماگان خۆینی خوان ڕشت لە پێناوی خاک و نیشتیمانە ئەوان ناویان ئەبر بە کوژراو بەشداریش نەبوون بتوان فاتیحادایان بۆ جانی پاکی ئەو شەهیدانە ئەدێ چیان کرد بێ بۆ کوردستان و بۆ میلەتە و بە تایبەتیش خزمەت گوزاری بڵێنە هەشتێ بڵێ بۆ شاری سلێمانی بەڵێ کاگوشار دوێنێ هێمن هەورامی ئەندامی مەکتەبی سیاسی پارتی میوانی کوردستان 24 بوو گوتی کە ئێمە وەکو لایەنەکانی دیکە شەڕ بە خەڵک ناکەین بەڵکو شەڕ بۆ خەڵکەکەین یعنی چۆن ئێوە دەتانەوێت شەڕ بۆ خەڵک بکەن و بۆ کوردستانی بکەن بەڵێ ئێمە شەڕ بۆ خەڵکەکەین بە ستاف شەڕ بۆ خەڵکەکەین کە چوینە پەرلەمانی کوردستان وەکو ستافی پارتی دیموکراتی کوردستان شەڕ بۆ خەڵکەکەین پرۆژەی وا پێشکەشەکەین کە بتوانین خزمەتی خەڵکی خۆمان بە گشتی هەموو کوردستان و بە تایبەتی شای سلێمانی بکەین ئەو شەڕە لە پێناوی ڕۆڵەکان و خەڵکی بە شەرەفی سلێمانی و خەڵکی کوردستانەکەین ئێمە شەڕ بۆ خەڵکەکەین بۆ ئاوەدانی بۆ خوشکگوزەرانی بۆ ئارامی زۆر سپاس بەڕێز هوشیار سدیق سەرۆکی لیستی پارتی لە پارێزگای سلێمانی دەستخۆش